هەر بۆ گفتوگۆ و قسە و باسی زیاتر لەبارەی ئەو کۆبوونەوەی کە ساز کراوە لەگەڵ وەبەرهێنەرانی کوردستان کە بامەدەبوونی سەرۆشی حکوومەت و جێگیری سەرۆشی حکوومەت کراوە و ئەو گفتوگوانی کە لەو کۆبوونەوەیدا بە ئەنجام گەیشتووە و هەروەها هەنگاوەکانی داهاتووچین بۆ پێشخستنی ئەو کەرتی بۆ بەرهێنان و پیشەسازی و کەرتەکانی دیکە کە لە هەرێمی کوردستان ئێستا بەهۆی قەیرانی دارەیەوە کەم تا زۆر بەشیان کەوتووە ئەمە گفتوگۆی زیاترەکەین بە ئامادەبوونی یاسین مەحموود وتەبێژی یەکێتی وەبەرهێنانی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێربەی کاک مەلا یاسین سوپاس دەکەین کە لە ستۆدیۆی کورسات نیوزی ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان ئەنجامدا لەگەڵ سەرۆشی حکوومەت و جێگیری سەرۆشی حکوومەت ئەمەوێت لە زاری خۆتانەوە ناوەڕۆشی ئەو کۆبوونەوە چەندێمە لە هەواڵەکەی ئاماژەمان بە هەندێک وردەکاریدا بەڵام ئەگە زیاتر تیش بخێتە سەر چی بوو و چۆن بوو؟ بەڵێ منیش سوپاستان ئەەکەم و جارە بانکتان کردوێتوانێ بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری کۆبوونەوەی کارنامە 24می ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کە بە بۆچوونی ئێمەی وەبەرهێنەران و حتا وەزیرە پەیوەندیدارەکان و ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کۆبوونەوەی ئەوەندە گرنگ و پڕبەیاغ نەکراوە بۆ ڕووبوونەوەی هەرسێنانی کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە. بەڕستان باشزان پێش ماوەیەک دوو ماگڵەوە پێش کۆبوونێکی ئامادەکاری کرا بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاڵبانی کارنامەیە حازر کرا بۆ ئەوەی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کۆبێتەوانێت تاوەکو بە هەموو لایەکمان ئەم جارە بە نەخشەیەکی زۆر گونجاو بە پلانێکی زۆر گونجاو دوای ئەوەی کە مەسحێکی تەواوی پرۆژەکانی ژێرخانمان کرد لە کوردستانە بە تایبەتی لە بواری پیشەسازی و گەشت و گوزار و کشت و کاڵە بڕیار خۆشبەختانە هەرچەنگ بە نیسبەت ئێمەی وەبەرهێنەرەوە بەڕاستی چاڕوان نەکرا بوو بەڵام لە ناکاو خەبەری ئەم کۆبوونەوەیان داین کە خەبەرەکان داین وەک خەو بینیمان ینی کۆبوونەوەکە چاڕوانمان ناکرد واز دوو بکرێت چون خۆتان نەزان وەزعی سیاسی کوردستان و ئەم وەزعانی کە ئێستایان چۆنە بەڵام کە بانیان کردین دڵخۆش بوون بۆی کە ئەمڕۆ سەعات دە کۆبوونەوەکە دەستی پێکرد سەرەتای دەستپێکردنی کۆبوونەوەکە بەڕاستیمەوە گۆبەرهێنەر ینی ئینتیزاری ئەومان نەبوو ئەمڕۆ هەموو بڕیارە زۆر ئەو هەموو بڕیارە گرنگە دەربچێت بەڵام دەستپێکی کۆبوونەوەکە بەوە دەستی پێکرد کە بۆ یەکەم جار لە کوردستانە ئەم جارە بە بڕیارێکی واقعی لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان خوتەی ئیستثماری کوردستان پەسەند کرا. خوتەی ئیستثماری کوردستان زۆر مهمە ئەو خۆی بۆ خۆی بەرنامەیەکی من نامەوێت لەم کاتەیە کە کاتێکی دیاریکراوە بۆ من درێژە بەو بابەتە بم بەڵام خوتەی ئیستثماری کوردستان ئەکا بە خاوەنی سێشت شێ دایناوە ئەم خوتەی ئیستثمارە دیارەکە ئەمڕۆ پەسەند کراوەی کە ئێمە مهم بوو بەلامانەوە پەسەند کرێ ئەوەیە لە ئایندێکی زۆر نزیکە تەبعاً لیژنێکی دروست کرا ئەخرێتە منافەسەوە ئەبێ دە کۆمپانیای گەورەی دنیا بەشداری بکەن ئەوەی کە زۆر مهمە لەم کاتەیە کە حکوومەت قەیرانی دارایی هەیە کۆمپانیا گەورەکان و هەروەها پرۆژە گەورەکان تەمیلی ئەم کۆمپانیاکەن کە نەخشەی واقعی بۆ وەبەرهێنانی کوردستان داڕێژێ بە جۆرێک وەبەرهێنانە بێ لە شارەکان جیاب بکرێتەوە لە سلێمانی چ وەبەرهێنانێ بکرێت و شارەکانی جیاب بکرێنەوە کام شار پایتەختی پیشەسازیە کام شار پایتەختی بازرگانیە کام شار پایتەختی گەشت و گوزارە ئەوە من دووبارەیەکەمانە ئەبێ ڕۆژێکی تر لە کورسات بەرنامەیەکی لەسەرکەین بەڵام بەداخەوانێ ئێمە لە هەرێمی کوردستانە لە دوای ئەوەی کە لە ساڵ 2006 یاسای وەبەرهێنان دەرچووە بۆیە زووتر ببوونایە بە خاوەنی ئەم خوتەی ئیستثماریە کە نەکراوە ئێمە با ئەو بابەتە بەجێ بێڵین بۆ نەکراوە بەڵام کە ئێستا بڕیاری لەسەر دراوە لەمە و دووە هەرێ ئێستا یەک نمونێ زۆر بەسیتانێمێ کارگەی دۆشاوی هەڵەبجە بۆ معاناتیە بێ خوتەی ئیستثماری لەمە دوایە گلای کاتوانەیە کە پرۆژەکانی کوردستان نەک نابێ معاناتیان هەبێ نابێ وەبەرهێنانی کوردستان ژێرخانی ئابووری کوردستان نابێت لەمە دوا بەبێ بەرنامە بێت لە ناکاو ئێمە 30 معمەل دروستکەین ئاو بەڵام دوای ماوەیەک دەی لە ناو بچێت لە بەروی جەدوای نییە. باشە کاگەسێنی ئەم خوتە یاخود ئەم پلانی کە دائڕژێت بۆ ئەو سیستەمەی کە جەنابەت باسی دەکەی ئەمە خێرایە یاخود نەخێر ئەمەش زۆر خێرایە ئەمە زۆر خێرایە هەر بۆ معلوماتی بەڕێستان ئەمڕۆ نزیکەی 200 بڕیاری گرنگ بۆ بەرژەوەندی کەرتی تایبەتی کوردستان و ژێرخانی ئابووری کوردستان ئەمڕۆ بڕیاری لێوە من یەک نمونە بازەکەم لە کەناڵی کورسات ئێمە هەموو جار هاوارمان نەکرد ئەمانگوو کوردستان بۆ بەخاوەنی پیشەسازی بۆ بەخاوەنی مشتێک لە پیشەسازی عێراق ئەمانگوو لە ساسی پیشەسازی عێراق لە کوردستان ئەمڕۆ خۆشبەختانە تەبەن سوپاسی بەڕێوەبەرایەتە گشتەکانەکەین لەگەڵ دەستی وەبەرهێنان بە هاوکاریەکی وەبەرهێنانی کوردستان ئەمڕۆ ئێمە مفاجە ئەمان کرد چی معمەلمان هەیە لە هەر سێ پارێزگاکەی هەرێم چونکە پشکی گەورە لە سلێمانیە کە خستمانە بەردەمی سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان و جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان ڕاستە ئەوان پێشتر ئەم مۆڵەتانیان داوە بەڵام گومانیان هەبوو لەسەر هەندێک معمەل کە لە کوردستانە جێبەجێ بووە کە بەڕاستی ئەمەی کە ئێستا لەم کتێبەیە هەیە بای 13 بۆ 14 میلیارد دلار بەس ئەمە ژێرخانە
ئێمە لە ڕێ ئەم نەخشە ئیستثماریوانەیە ینی پلانێک نەبوو پێشتر کە چاودێری ئەمە کێشە بۆ خۆی قەیرانی دارایی کە هات کاکە با قسێکی برانە بۆ بکەم قەیرانی دارایی کە هات سەرلێشێوایەکی بۆ هەمومان دروست کرد بە حکومەتیش و بەکەتی تایبەتیشەوە ئەوانەی کە هەستان بەوەی کە ئیتر ئێمە بۆی داهاتێ پیاکەین بۆ موچە گویان نەدایە ئەوەی کە ئێمە لە ژێرخانە چیمان کردو بۆی بیپارێزین بە پێچوانی دنیاوە بەڵام من دووبارەیەکەمەوە بۆی من ئەوەی کە من بەسمە لەم کۆبوونەوەی ئەمڕۆیە ئەمە کارنامەکەی کۆبوونەوەکەی ئەمڕۆیە ئەمە سەرەتێکی گەورە بوو ئەمڕۆ بۆ بەرهێنەران ئەمڕۆ هەردوو بەڕێزان نێچێرەبان بەرزانی قوبات تاڵەبانی ئەمڕۆ نزیکەی 350 بۆ 400 کۆمپانیای وەبەرهێنانیان لە مایەپووز بوون ڕزگار کرد ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی باڵی ڕزگاریان کرد یەکێک لەو کێشە گەورانەی کە ئێمە تووشی بووبووین جەنابتان بۆم باز نەکردن بازاڕی وەبەرهێنانی کوردستان خەوت بوو لەبەرەوەی پرۆژەکان قەراری لەسەر نادرا تەملیکی پرۆژەکان دواکەوتە بوو ئەمڕۆ هەمووی بڕیاری لەسەر درا حتا خۆشبەختانە ئەمڕۆ قەزا و ناحیەکان پشکی گەوران بەبەرکەوت لەوەی لەمە دووە تەشجیعی واقعی ئیستثمار کەوتە قەزا و ناحیەکانەوانێ لەمە دووەها جارێکێتر لەم شوێنە باسمان کرد بەیەکەوانێ وتم ئەتا حکومەت ئەو لەوێت نایە بە قەزا و ناحیەکان خەڵک تا شارەکان وەسابێ ئیستثمار ناکە ئەمڕۆ ئیستثمار قیادەیەکی گەورەی بۆ دروستکرا بڕیار درا سەرۆکایەتی حکومەت قیادەی ئابووری وڵاتکەن بەو جۆرەی کە ئێمە چی بکەین بۆی بەرهەمەکانی ئێران و تورکیا و ئەو وڵاتانەی دراوسێ ئازاری بەرهەمەکانمان نێن ئەمڕۆ بۆ یەکەم جار وەزیری دارایی بە وەکالەت کە لەوێ دانیشتبوو ئەف و بریکاری وەزیری دارایی بە وەکالەت ئێمە قسەی دڵمان کرد بە جۆرێ وتمان جەنابی سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بەڕاستی ئەمانەیە ئەم چاکسازیانەی حکومەت سەر بگرێت جەنابەت باسی شتێکت کرد زۆر مهم بوو ئەم هەواڵی پێشی ئێمە کە ئێمە لە ڕابردووە بەو نەخشە جوانانە ئیشمان نەکرد کە ئێمە ئێستا خاوەنی یەدەکی خۆمان بین بەڵام ئەی ئێستا کە پێمان زانیوە چونکە ئەم چاکسازیانەی کە حکومەت کردوێتی ڕنگدانەوەکەی و هەروەها کاردانەوەکەی لەسەر جەستەی ئابووری کوردستان دوای چەند ساڵی تر دەرەکەوێت خۆ ئێمە نازانین ئەم کابینە یاخود چ کابینەیەک خۆ کا بە خاوەنی بەڵام ئەو بڕیارانەی ئەمڕۆ کە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان درا بۆ ئەوەی کەرتی تایبەت نەکەوێ ئێستا ئێمە کەرتی تایبەت دوو بەش بوو بەشێکیمان بۆ جەنابتان باس کرد کە بەڵەندەرەکانە ئەویش کاتی خوا قسەی لەسەر کرێ بەڵام ئەوەی کە وەبەرهێنەرانە بەجددی هەندێک وەبەرهێنەر ئەبێ ئەم شەو جەژن بگرن هەندێک کۆمپانیا هەیە کە ئێستانا پرۆژەکانیان ساڵانێکی زۆرە تەواو کردو گیریان خواردبوو بەدەستەوەی کە پرۆژەکانیان خەریب و جەدوان لە دەزەیە من لێرەوە بەتایبەتی بە معمەلی هەموو معمەلانە ئەڵێم هەموو پرۆژە گەشتیاریانە بە ئوتێلە جوانەکان ئەڵم پێنجە سێرەکان دڵیان خۆشکەن لەمە دووە ئوتێل بەر ناکەوێت لە سلێمانی و لە هەولێر ینی دڵیان چۆن خۆش قوربان عەرزەکەم آخر ئەمە زۆر ڕووی دارایەوە هاوکاریان باسکەم مەسەلەکە کاکە گیان بابوت باسکەم ئێمە جاران ئەو معمەلانەی کە لە کوردستانە هەمان بوو بەسەلەم پێش ئەم کۆبوونەوەیە داوامانەکرەمان وو کاکە بۆ خاتری خوایەوە ئاو زەریبە و کارەبا و وزەتان لەسەر گران کردین بەڵام لە هەمان کاتیشا بەرهەمی ئێرانی عەزیەتمانەدا ئێمە ناکرێ مەسەن هەموو شتەکان باسکەین چونکە وڵاتانی دراوسێشمان سیاسەتیان هەیە بەڵام خۆ بەڕێوەبردن لە هەر شوێنەکە ئەگەر تۆ فیدراڵی دەوڵەتی هەر شتێکیت ئەگەر ئابوورێکی پچکۆلانت نەبێت تۆ هیچ نیت ئەوەی کە ئێمە ماوەیەکی زۆر قسەی لەسەرەکەین ئەوەی کە حکومەتیشی خۆی ماوەیەکە خەریکە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ گەیشتی ناو قەناعەتا بێ بڕیارەکان ئیمزا بکرێن چونکە بڕیار هەتا ئیمزا نەکرێ ناکرێتە بواری جێبەجێکردنەوە باش شتێکی کە باسکەم زۆر باش سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت لەسەر ئەوە سوورن هەر مدیر عامێک هەر بەڕێوەبەرێکی گشتی هەر وەزارەتێک هەر دام و دەستگایکی حکومەت لەمە دووە بڕیارەکانی وەبەرهێنان جێبەجێ نەکات تووشی بەرپرسیارەتیە بێت بەرپرسیارەتی قورزە بێت لەلایەکی تریشەوانیە کاکە براگیان تا کەی ئێمە ینی ئێستا نمونەیەکی تر سەرۆکی حکومەت وتی حەزەکەم چەند سوپاسێکی خەجێ خانم بکەن ئەو معمەلینانە نانی کورد سلێمانی گەیشتە ئیمارات ئێستا داوا ئەکەن لەمە دووە ڕێگا خۆشکەین بەڵێ قوربان ڕێگا خۆشکەین ڕۆنی سیارە لە سلێمانی وەگاتە بوڵغاریا ئەبێ ڕێگا خۆشکەین بۆ ئەمە ئەم ڕێخۆشکردنە پێویستی بە چییە بوو پێویستی بۆ بڕیارانە بوو ئەمڕۆ کە سەرۆکی حکومەت بەهۆی ئەم بڕیارانەی ئەمڕۆوە کە ینی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بڕیاری لێەوە ئەتوانین بڵین وەبەرهێنان و وەبەرهێنەرەکان خۆیان پارێزراوە من لەمە دواوە ئەو شتانی کە بەرهەمی دێنن پارێزراو دەبێت لە بەیانی وەبەرهێنانەکە ئەکەوێتە قۆناغێکی نوێوە بەڕێوەبەرەتی وەبەرهێنانی ڕاپەڕینیش لەگەڵ هەڵەبجە مژدان لێبێ ئەوە بەڕێوەبەرەتەکانیان نەکرێتەوە بەڵە تاو جگە لەوەش ئەوە بەرهێنەرانشمان کە چوینە دەرەوە بەرهێنانمان کرد هەندێکمان تووشی زەرەرە بین چونکەم ئەوەی کە لێ ئەترسان و خەڵک لێ ئەترسا کوردستانی بەجێهێشت ئەمڕۆ هەمی جێبەجێ کرا بەڕاستی بەرهێنەرانە ینی جەناب تیشیتیا وەڵاهی من خۆم تا ئێستا وەبەرهێنانم نەبردوتە دەرەوە تا ئێستا خۆش ئاگادارە بەڵام لەوەیە بووین
بەڵام یەکشت نەبێ ئەمڕۆ ئیجازەمان ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و واروها سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی ئەنجومەنی باڵاوەرنان وەرگر کە لە مووسڵ ڕێگامان پێبنی استثمارکەین چونکە مووسڵ بازارێکی زۆر گەورەی و بڕیاری ژێر هەمڕۆ لەو کۆبوونەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی لەگەڵ حکوومەتی خۆجایەتی مووسڵاکە بۆ ئەمەش دەو پرۆسەی ئاوادانکردنەوەی مووسڵا بەشدار بین هەم بەڵێندەرایەتێک هەم وەبەرهێنانەکەی بەڵام باقی حکوومەت ئیش بۆ ئەو ئاکە ئێستا لە هەرێمی کوردستانە حتا ئەمڕۆ کاقوبات قسەیەکی کرد بەڕاستی ئەم قسەیە زۆر گرنگە لەمە دووە بەرهەمی خۆماڵی وەک بیلبیلەی چاوی خۆمانە پارێزۆر باش لەمە دووە ئەبێ ئێمە تۆش جەنابەت ئێستا ئاگادار بە هەندێک دوایی ئەمەتان بۆ بەجێڵم لە کورسات هەندێک بەرهەمی ماست و تایت و سابون دروست بۆ لە کوردستانە دەستڕی کلێنس دروست بووە داوا لە خەڵکی کوردستانەکەی نەو شتانەی کە لە سەری نووسراوە مێدین سلێمانی مێدین ئەربیل دروستکراوی کوردستان ئەمانە بەکاربێنن هەر وەک ئینتیمایەک بۆ نیشتمانەکەی خۆمان ئێستا هەر بۆ معلوماتان ئێستانا برای عەزیزم ئێمە لێتان ناشارینەوانەیە الحەمدولله دەرکەوت ئێستانا چیمەنتۆی هەرێمی کوردستان لەگەڵ ئاسنی هەرێمی کوردستان ئەبێ بەپەلە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وڵاتانەی کە نووسنگیان کردوتەوانە یاخود قونسڵگەریان هەیە لە هەرێمی کوردستان نوێنەراتیان لە هەرێمی کوردستان کۆبوونان لەگەڵاکەن بۆ ئەم بەرهەمانات چۆنی بنێرین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئێستا بەرهەمی چیمەنتۆی کوردستان نەک بۆ عێراق بەسا بۆ هەندێک وڵاتی تریش ئەبێ بینێرە دەرەوە بۆیە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەڕاستی سەربەرزێک بوو بۆ ئابووری کوردستان و هەروەها دڵخۆشێکیش بوو بۆ دواپرسیار ئەو بێت ینی ئەم کۆبوونەوەی و جەنابەت ئاماژەی پێدی زۆر مژدە بەخش بووە و ینی کاری خێری لە داهاتووە دەرەکەوێت بۆ کوردستان و هاوڵاتیانی کوردستان توانین بڵین ینی کاتێک ئەم بڕیارانە جێبەجێ دەکرێت توانین بڵین هەرێمی کوردستان و خەڵکی لەو قەیرانە قورسەی دارایی کێسە تووشی بۆ ڕزگاریە بێت بەڵام ئەگەر بە کورتی وەڵامان بیت و سپاس بە کورتی وەڵام دەدەمەوە یەکەم گورزێکی زۆر باشماندا لە قەیرانی دارایی ئەمڕۆ و هەروەها چیتر حتا لە پەروەردە و فێرکردنا ئەمڕۆ لە تەندروستیە لە پرۆژە ژێرخانەکانە کشت و کاڵ پیشەسازی گەشت و گوزار کاری زۆر باشکرا لە پڕێکیش نابین بە کوڕێ چاوەڕوانکەن بۆ مانگی داهاتوو بۆی ئەم بڕیارانە بە تەواتی بکوێتە بواری جێبەجێکردنەوە چون خۆتان نەزانەوە گشتان نێ و تۆزی لە وڵاتێمە ڕۆتین هەیە ئەمڕۆ سیاسەتی یەک پەنجەرە بە تەواتی لە ئەنجومەنی باڵایەوەبەرهێنان قەرار درا قەراری زۆر مهم درا بۆ گەرمیان بۆ ڕاپەڕین بۆ هەڵەبجە بۆ سوۆران هەتاوە کۆگاتە ئاکرێ من شتێکی کەشەیەکە باز نەکرا حەزەکەم باسیکەم ئەمڕۆ سەرۆکایەتی ئەنجومەنی باڵایەوەبەرهێنان بڕیاریاندا ڕێزدێنان لە هەندێک بۆ بەرهێنەری نیشتمان پەروەر بکەن کە لە کوردستانە پرۆژەکانیان ئێستا بۆ بە جێگای بەیاخ لە هەڵمەتە نیشتمانیەکانە جێدەستیان دیارە خزمەتکار و خەمخۆری وڵاتەکەمانن بۆ لە لایەکی تریشەوانەیە حتا هەر بۆ زانیاری بەڕێستان سەرۆکی حکوومەت داوای کرد بە پەلە کۆبوونەوەیکی کەڕێخەین بەجیا بۆ کەرتی پیشەسازی بە تەواتی گرەکانی بەردەمی کەرتی پیشەسازی بکەینەوانێ چونکە هەمووی بە بڕیارەکرێ ئەمە قوربان عەرزەکەم دوای با بۆت باسکەم دوای پیشەسازی کۆبوونەوەیکی زۆر گرنگەکرێ بۆ کشت و کاڵ دوای بۆ گەشت و گوزار لێرەشەوانێ با من شتێکی کە باسکەم ڕێگا خۆشکردنێکی کەشمان کرد ئەمڕۆ زۆر مهمە ئێستا ئەلحەمدولیلا چەند ماوەیەکە ئەیبینن کوردستان ئوتێلەکانمان بەهۆی هاتنی گەشتیار لە ئێرانیش بەڵام بۆ لەمە دووە ئەو بڕیارەش درا وەزارەتی ناوخۆ کۆبوونەوە ئەکەن لە چەند ڕۆژی داهاتووە بە شێوازێکی زۆر جوان وە وڵاتە پێشکەوتوەکان لەمە دووە پێشوازی لە گەشت و گوزارێک لە گەشتیارەکەین لە شوێنە سنوورەکانی تر لە بازرگەکانە یاخود لە خاڵە سنوورەکانە بە نەقڵ و بەچکلێتەوانەیە ئێمەش لە کەرتی تایبەتی کوردستان ڕاستە وەک بۆ بەرهێنەر و سەرمایه‌دار و خاوەنپارە ناوبانگمان دەرکردووە بەڵام ئێمەش لە ئامادەکردنی پرۆژەکان و لە قسەکردن و لە پێشکەشکردنی پلان و لەوەی کە لە دەرەوە بینیمانە الحەمدولیلا توانیمان تا ئەندازەیەک دەورێک ببینین و بەڵکو ئینشاءڵڵا ئەم قۆناغی کە ئێستا کوردستانی پێتیاپەڕێ قۆناغێکی خۆتان نەزان قۆناغێکی هەستیارە بگاتە چارەسەر و لێرەشەوە من ئەو قسەش ڕاگەێنم دوای ئەوەی ئەمڕۆ کێشەکانی کەرتی تایبەت بە تایبەتی وەبەرهێنان چارەسەر کرا لە چەند ڕۆژی داهاتوو ئەمڕۆ ترپەیەکی شم گوێ لێ بوو کە کێشەی پێچێت نەگاتە چەند وا حەز دەکەم زۆر نزیکە کێشەی ئەم پاشەکەوتی موچە و شتەش بەرەو چارەسەر ڕوە کەواتە خەریکانە زۆر من حەز ناکەم لەسەر ئەو بابەتیان قسە بکەم پەیوەندی بە منەوە نییە بەڵام لێرەوانێ لە بەروی کورسات کەناڵێکی زۆر خۆش و نەرمە بۆ ئەوی خەڵک گوێ لە مژدەی خۆش بێت چونکە مەمە کەناڵێکی مژدە بەخشە بەڵام موچەخۆرانی کوردستانیش دڵخۆش بن بەوەی شتێکی خێر و بێر و خۆشی بۆ ئەوانیش بەڕێوە چونکم ئەوانیش ئەم دووسێ ساڵە لە ئێمە هیلاکتر بوون چەند وەبەرهێنەر و بەڵەندەر ماڵوێران و مایەپوش بوو لە هەمان کاتیشا موچەخۆرانی کوردستانی زۆریان بەسەر
هەر خۆشمش دەبیوەکو کوردەواری ئەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ یاسین مەحموود تەبێژی شێتی وەبەرهێنەرانی کوردستان کە لە سۆدی کوردستان نیوز دەم گەشتەی هەواڵ لەگەڵ مابووی سپاس.